بینەرانی ئازیزی چاوپێکەوتن ئەم کاتتان باش. چاوپێکەوتنی ئەم جارەمان لەگەڵ پێشمەرگەیەکی دێرین و کەسایەتیەکی دیاری ناوچەی شارە زوورە کە بە حامیدی حاجی غالی ناسراوە و بەرپرسی مەکتەبی کۆمەڵایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە. کاک حامید لە بەرنامەی ئەمڕۆی چاوپێکەوتنماندا دەیەوێت تەرحێک یاخود پێشنیازێک بۆ چاکترکردنی ئەدای یەکێتی نیشتیمانی کوردستان و نوێبوونەوەی ئەو حیزبە بخاتەڕوو هاوکات وەڵامی کۆمەڵێک پرسیاری ترمان دەداتەوە. کاک حامید بەخێر بیت. کاک حامید پێم خۆشە سەرەتا خۆت بووە بینەران بناسیێنیت و شتێک کورتەیەک لەسەر خۆت باس بکەیت. من ناوم حامی حاجی غالیە لە هەڵەبجە لەدایک بووم مالی دەکەم 25/12/50 و مەکتەب سەرەتایم تەواو کردووە و لە 76 بووم بە پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ کاک حامید گەر بکرێت باسی سەردەمی شاخی یەکێتی نیشتیمانی کوردستانمان بۆ بکەیت. سەردەمی شاخ ئێمە کە سەرەتا بووینە پێشمەرگە مەفرەزەیەک بووین بریتی بووین لە 7 کەس. مەسئولی یەکەممان شەید عەلی شیع بوو وەکو ئامر مەفرەزە، مەسئولی سیاسیمان کاک عەلی بوو، کاک دووهەر ڕەزا ڕابەر سیاسی بوو ئیشی تەنزیمی ناو شارە زوورێ کرد و من و کاک شەوکەتی حاج مشیر و کە حەمی حاجی مەحموو بورهانیش پێشمەرگە بووین. ئێمە سەرەتا کە بووینە پێشمەرگە پێش پێشمەرگایەتێمەیە بۆ باسکەم یعنی هەندێک شتەیە بۆ تاریخە ئەمەیە بیگەڕمەوە. ئێمە پێش ئەوەی سەرکردایەتی کۆمەڵی ئەو زەمانە بڕواتە دەرەوە بگیرن پەیوەندیان بە ئێمەوە کرد کەوتیان سەرکردایەتی مجموعەیە گیراون ئاعترافیان لەسەر کراوە سەرکردایەتی هەمووی ئیختیفایە ئێوە ئەتوان پەنایان بدەن. منشتم باچم پرس بکەم چوم لەگەڵ کا حەمەی حاجی مەحموود کاک شەوکەت دانیشتم وتم خاڵە شەها بوو ئەو برادەرانەی لە خاقەبزان دەچوێ ئێمە هەر ناویشمان بیست بوون نەمانە ناسین ئێمە ئەتوانین بیان حەوێنەوە هەرسیانمان دانیشتین مناقەشەمان قەرارماندا ئێمە ئەم مەسئولیەتی ئەو سەرکردایەتی کۆمەڵە بگرینە ئەستۆی خۆمان و بێنە لای ئێمە بیان شارینەوە تا ئەو کاتەی خۆیان ڕێگەیەکی تر بۆ خۆیان وەبژێن. ئەمان بەداخەوە ئەوانەوەیان قبوڵ نەکرد چوونە ئێران و لە ئێران گیران و تەسلیمی عێراقکران و ئێدامکران. اینجا دوای ئەوە ئێمە پەیوەندیمان بە سەرکردایەتی ناوخۆ بوو. لە سەرکردایەتی ناوخۆی سەرپەرشتی مەنتیقەی ئێمە کاک مەلا بەختیاری کرد و ئێمە شتەکانمان هەموو ڕەبتی بۆەوە بوو. ئێمە کە هاتیینە دەرەوە بە پێشمەرگایەتی یەکەم بەرنامەمان ئەوە بوو لەوانەیە تو ئەو کاتە لە بێرنەیە بە لێشا و خەڵکیان ناو نووسەکرد بۆ بەعسی و ئابوون و پاریانەدا و خەڵکە بوو بەعسی لە هەموو دێخانە و هێنە بوو. ئێمە یەکەم هەنگاومان ئەوە بوو کە خەڵک وشیار بکەینەوە کە پێشمەرگە دروست بووت. قۆناغی یەکەممان قۆناغی وشیاربوونەوەی خەڵک بوو. ئەم قۆناغی وشیاربوونەوەی خەڵکە دێ بە دێ منتیقەمان هەڵەبژارد ئەچون خەڵکی دێکەمان کۆ کردەوە قسەمان بۆکردن باسی دروست بوونەوەی شۆڕ یەکێتی نیشتیمانی کوردستانمان بۆکردن باسی ئەوان بۆکردن کە ئەبێ تر کەس نەچێ بێ باسی بۆ ئەگەر جارێکی تر بچنەوە بەلای باس و بوون بە باسی ئەمە ئیجراتان لەگەڵاکەین و ئێمە بۆ ئەوەی خەڵکەکەیش نەڵێ 4 کەسن و حەو کەسنەوەنەوە شاخەوە بەرنامەیەکمان هەبوو هەر جاری یەکێ قسەیە کرد لە کادرەکان و ئێمە یەکێ بەرنامەکە وا بوو دوانمان ئەکەوتینە نائاوایی بۆ ئەوەی بگەڕێن بەر ماڵەکانە هەموو ماڵەکان پێشمەرگە ببینێەوە نانی زۆربەی ماڵەکانمان کۆ کردەوە ئەمان هاوردە دەری گوندەکەەوە لە دەری گوندەکەەوە لێ فڕەمانەدا ئەماندا بەسە گوشتیوە و خۆمان بای پێداویستی خۆڵمان هەڵەگرت و ئەڕۆشتین بۆ ئەو شوێنەی ترکە بە بەستمانە و ئەبوو ئەو لەو شوێنەوە کە کۆبوونەکەمان تیاکردە بەلای کەمەوە 5 ساعت 6 ساعت دوور بکەوینەوە بۆ ئەوەی ئەگەر حکوومەتها ئەو منتیقەگەڕێ ئێمە توانە دۆزی خۆناغی یەکەممان بەو شێوە بردەسەر. بەرنامەکە ئێمە ئەوە بوو هەر لە ئەساس وکە ئێمەیان ناردە دەرەوە ئێمەیان ناردە دەرەوە قۆناغی یەکەممان وشارکردنەوەی خەڵک بێ قۆناغی دووهەممان ینی مەفرەزەکردنی پارتیزانی بێ ئەگەر بێت و بەشی بەو شێوە علمیەکە بۆ ئێمەشی کرا بۆ شۆرشەکەمان گەشەی کرد ئەو کاتە دەسەکەن بە شۆرشی جەبهە و بەڵێ کاک حامید باس لەوە دەکرێت یا زۆر جار باس لەوە دەکرێت کە مەسلەی ململانێ لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بنچینەکەی و سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی شاخ هەر لەو کاتەوە ململانێ هەبوو. من ناڵێم ململایەن نەبووە ململانێ هەبووە. ئێمە لە شاخ بووین کۆمیتەی هەرێمەکان برادران سجن بوون لە هاتنە دەرەوەی سجن
ململانێ دروست بوو جارێ هەر لە ئەوڵ و ململانە لە بینی حرەکە و کۆمەڵا هەبوو حرەکە و کۆمەڵە هەبوو با نوکتێکەوە بگەڕەوە ئەوە ڕۆژێکێ پیاەکمان هەیە ناوی حەمەی حیزبە یەکێک بوو کۆن لە حیمایەکانی مامجار لەگەڵ کاک ملازم تایری شەهید پێشمەرگە بوو کاک سالاریش کۆمەڵە و گەنج و سالار عەزیز نازانم پێشمەرگەیە چی کرده بوو خەڵکی مۆریاز بوو لی تووڕە بوو لیدا بوو شتێک و لەو بابەتە هەمە حیزبی ژمێنی داوە بە کاک سالار و فشێکی لێ بردووە بەرکار کاک سالاریشی جێنی خواردووتی و چەکدانەنیان من و تەقەتان لێخم و کاک سالاریش چەکوشتەکەی دانابوو لە شار باژێر بە پێ ئەم دوو جەماعەتە دوو سەرکردایەتی کۆمەڵە و بزوتنەوە چوونەتە تورکیا دۆڵێک هەبوو لە تورکیا ناومان ناو خۆیان ناوێت نابوو دۆڵەفشە تا ئەوێ ئەم دوو سەرکردایەتی هیچیان قسەیان بە یەکۆ نەبوو تا ئەوێ لەوێ مامجار بکەیتوە حەمە ئەم لاو لای ماچەکا و هەر لە ڕێوەجارێک چ پیریۆنجارە لە کوڵی فیتنەهاتی تو هەم جا حەمە پیاەکی قسە خۆشی عشایرە ئەوش ئەڵێ بەڵێ حەمەگیان هاتمەوە مامجار باەکە حەمەگیان تو وای تو ئەوە وەرە لای خۆم و ئەبێ ئەو کێشەی چارەسەرکەین کاک سەلاروان وتیان ئللا حەما ڕەخنە لە خۆی نەگرێ ئێمە ناین بە کۆبوونەوە ناچینە کۆبوونەوە حەمەش پێی وا بوو ڕەخنە لە خۆگرتن شتێکە ئیتر زۆر قرسە خۆی لە ئەساسا ڕەخن لە خۆگرتن قرسە بۆ یەکێ ئەگەر لی لە معنای بگامان حەمە هەریچ معنای نەگەیشتو ئاوێکی زۆر گەورە ئەڕووی جەماعەتێ مەخەر لەم بەری ئاوەکە و جەماعەتێ لەو بەری ئاوەکە و لەم بەری ئاوەکە و ئەو بەری ئاوەکە بانی کردو کاک سالار وا گرتم لە خۆم بزانم تۆیوە پاشایی تر یعنی قەسمەوە لە سەرەتاوە ئێمە هەر بە سیرا و ناکۆکی ئەم شۆرشەهات ئەم ناکۆکی هەر بووە سیرا هەر بووە ئەمان سیراعەکان هەمووی لە چوارچەوەی یەکێتی نیشتمانی کوردستانە بووە بۆ بڵێ بدید و بۆچین هەبوو حامید ئەو سوراعانە ئەو ململانیانە بۆ پێشخستنی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ یانە ئەو کاتە شەر مەبەستی شخصی لە پشتەوە بووە وەڵاهی هەردووکیان بوو هەم هەبوو نە گونجان بەیە کۆ تێکەڵی تێکەڵە بوو هەمەش بوو بۆ گەشەکردنسا بۆ نمونە ئێمە کۆمەڵە ئەو کاتەوە نەمتەتەڕیت بین پێمانوان نەبوو هیچ تەنزیمێکی وردە بۆرجوازی بتوانێت خزمەت بکە کە ئێمە من خۆمیسا قەنەعەتم وایە کە ئێمە ئەو زەمانە غەڵەت بووین و ئێمە هەر کۆمەڵە بووینایە هەر بۆ عەقڵە متەتەڕیفە بیرمان بکردایەتەوە پێم وایە شۆڕەکەمان شکسێن ئەمان هەرچەند هەموو سەروەریەکانیش لە چوارچێ یعنی لە دید و بۆچوونی کۆمەڵە و سەرکەوتنەکانای بینم چونکە زۆر مەبدەئی بووین و بە هیچ شتێکی تەنە زۆرمان نەکرد لە مەبدەئی خۆم بەڵێ کاک حامید لە چاوپێکەوتنێکدا وتوتە کە مامجەلال وای کرد ئێمە کۆمەڵە تەسلیمی کاک نەوشینۆن بکەین ئەمە ڕاستە یان پێچەوانەی ئەمە ڕاستە بە عەکسەکەی وەڕاستە ئێمە کە کاک ئارام شەهید بوو کۆمەڵە 26 کادر بووین دەتر ئەم 26 کادرە لە ناوزەنگ بووین کە لێ خەبەر بیسرا کاک ئارام شەهید بوو دیارە شکستێکی گەورە بوو بۆ کۆمەڵە و کاک ئارام و عەقڵی کاک ئارام و گەورەی کاک ئارام خەسارەتێک بوو ئەم برادەرانەی کە هەمان بوو کەسیان هی ئەوە نەبوون ئەو زەمانە ببن بە سکرتێری کۆمەڵە گەنج بوون هەمویان گەنج بوون چ کاک بەختیار زۆر گەنج بوو چ کاک سالار گەنج بوو چ کاک ئازاد هەورامی گەنج بوو گەنج بوون لەبەر ئەوە هاتن پشتیوانیان لەوە کرد کاک نەوشیروانی دیارێکێک بووە وەکو باسێکن لە ئەوەڵ کادرەکانی کۆمەڵە لە سەرەتاکە دروستیان کردە بۆیە کاک نەوشیروانمان هەڵبژار لە کۆبوونەوەیەکا بە سکرتێری کۆمەڵە و ئەوەی کە ئەڵێ مامجار کۆمەڵی تەسلیمی کاک نەوشیروان کرد خۆ مامجار ئیشی بۆ ئەوە کرد ئەمان بالعەکس گەورەترین غەڵەت کاک نەوشیروان لە حەیاتیا کردی ئەوە بوو کە کۆمەڵەی تەسلیمی مامجار کرد لە حیاتی بۆ خۆی ینی ئەمەی خۆیوە ئێمە معارز بووین من کاک نەوشیروان مامجەلالتان پێ قبوڵ نەبوو مامجەلال لە سەرەتاوە پێمان قبوڵ نەبوو لە دوای لە تابوونی کۆمەڵا مامجەلالمان قبوڵ نەبوو ئەمان کە مامجەلال لە مؤتەمەری یەکا لە هەولێر هات و تەرحەکانی کرد و زیاتر لە یەک نزیک بوون ئێمە ئەو ساکەت لە ساڵێکە 2 هەفتە یا هەفتەیەک ئەویش بە چەند سەعاتێ مامجەلالمانە بین لەسەر چی ئەساسێکەوە مامجەلالتان پێ قبوڵ نەبوو و کاتە هەر گەنج بووین وام هینمانە کرد کە مامجەلال پیاوەکەی ڕۆ پێویستی بە شتی نوێ شتێکی مناڵانە بە عەقڵی مناڵانە قوڵمان نەبوو ئەوە نەبوو شتێ بێ ئەساسێکی وای هەبێ کە تۆ بتوانی
بینای لەسەر داڕێژی و ئەمان بیرە کردو کە ئەبێ ئەو گەنجە کۆمەڵە متەتەڕیفانە هەموو شتێک بن نابێ خەڵکی تری تێبێ لەوانەی شۆڕژی پێشوان و ئێمە لە دوای ئینتیفازە یەکتریمان زۆرە بینی چونکە بۆ نمونە من هاتم سەرتی بووم لە قەراق کە ئاتمە خوارە ساڵی جارێکەشم بۆ سەرکردایەتی ئێمە بەرنمەیەکمان هەبوو هەموو ساڵە جارێک کۆبوونەوەیکی فراوانە بوو لە وەکو نیمچە مؤتەمەر بۆ نوێکردنەوە و بەخۆداچوونەوە هەفتەیە دوو هەفتە دوێ بینە هاتیونە تا ساڵێکی تر ئێمە کە ئاهاتینە خوارۆ هەموو شتەکانی ئێمە ئەمەی کۆمەڵە بوو ئەوەی شۆڕگێران بوو مامجلال تەنها براگەوری هەرموو لایەک و کە هەمومان یەکە خستۆ ناوەکانی هەمومانی پینەکرد ئێمە هیوامان نەیەزانی وەمان نەزانێت ئێمە خۆمان هەموو شتێکین و مامجلال خۆی بە ئێمە هەڵواسێ بە تەجروبەیش دەرکەوت کە ئێمە غەڵەتین و ئێمە من خۆم لە کۆبوونەوەی کاوتم ڕەتی کاقاری حاجی عەلیم داوە کاقار باسی ئەوەی کرد لە مؤتەمەری هەولێرە مؤتەمەری یەکێتی کە ئێمە ئەکسەرێتین لە مؤتەمەرەکە وا ئەمان کردووامان کردووە بۆ توانیمانە سەیتەرێ بکەین بەسەر شۆڕگێرانە و شۆڕگێران ناو کۆمەڵا حەلکەین من پێم وان نەبوو وتم کار خار ئەو وان نییە ئێمە کۆمەڵەمان حەل کردو ئەمان وان نییە کە ئێمە سەیتەرێمان کرد ڕەتی کار لەو شیروانم ڕەتی کاقارم داوە دیارە قسەکانی من بەرامبەر شەخصی مامجال جوان نەبوو کە هاتی نۆ بۆ نەکبەتیش من و کاک ڕۆسەم و کاک جەعفەر و کاک شەوکەتیان دانابوو حیمای مامجلال بکەین لە هەولێرە دوو ژووریان بۆ گرتین لەم دوی مامجلالۆ کاک ڕۆسەم بە هینەکەی خۆی چوو بە پیرۆتی مامجال حامی هەروە قسەکە زمانی بە بڕین چێ پێم و تۆ قسانەمەکە پیاوی گەورە بە شەکرا و پیاوە خنکێنێ مامجلالشتی من قەت دڵم نایە حامی خۆم بخنکێنم پەرداخی ئاوی هەڵگرت بمداتێوتیم لە ئاوی خنکێنم بە شەکراو نایە بەڵێ کاک حامید بەدەر لە محازرات و قسەکانی خودی جەلال تاڵەبانی چی تروای لە ئێوە کرد مامجلال یان با بڵین جەلال تاڵەبانی وەکو کەسێک کە کۆمەڵی تەسلیم کرابێ قبول بکەن کۆمەڵی تەسلیم نەکرا کۆمەڵە مەمنوعی ئەو بچێ بلایە بەڵێ مامجلال هەر لە ئیران نەبوو کاک فەریدون هابووە هەورامان لە ماڵی ئێمە دوو ڕۆژ ماوە کۆبوونەوەی پێکردین و قسەمان کرد کە فکرێکی وا هەیە ئێمە دژی بووین نردمانەوتمان نایکین دوای ئەوە بایان کردینەوە بۆ ناوزەنگ قەناعەتیان پێکردن هەر ئیسایش دەبیرمە برادێکمان هەبوو حەمەڕەزای ناو بوو کاغنەشانەتی حامی سەری حەمەڕەزا کەڵی باوکی مردایگتی کە کۆمەڵە حەل کرد و ئەو ڕۆژەمان ناونیان ڕۆژی مردنی کۆمەڵە مان وەختمانە تابوتەکە باشین بینێژین بڵێ گەربینە سەر باسی دوای ڕاپەڕین بە بڕوای تۆ بۆچی شەڕی ناوخۆ دروست بوو وەڵا شەڕی ناوخۆ ئەسبابی زۆرە بکە دروست بوو ئێمە جارە پێش هەموو شتێ ئاساری ناکۆکی کۆن هەبوو لە نیوانە عەقڵی ئیمڕۆمان نەبوو لە هەموو لایەک کاریان نەکرد بوو ئەوەی کە ئەو شەڕی ناوخۆ بوێت و ئێمەش نەمانتوانی وەکو پێویست وەکو ئیمڕۆ بۆ نمونە خۆ ئیسا بۆ نمونە ئیمڕۆ زۆر کەس ئیتفاقی سیاسیی لەوانەیە پێ باش نەبێ ئەمان من خۆم بۆ خۆم ڕێیمانە لەبەرەوە ئەو زەمانە بە عەقڵی ئیمڕۆ بیرکرایەتەوە شەڕی ناوخۆ نەبوو بڵێ تۆ بەشداریت کردووە لە شەڕی ناوخۆ بەڵێ بەشداری کاراتە بۆ بەشداری هەر مەسئولی شەڕەکان بووم لە زۆریان گەر باسی ئێستا بکەین تۆ پەشیمانی لە بەشداری کردنە یاخود با بڵین پەشیمانی لەوەی کە کردوتە ئەو ڕۆژەی هەرچیم کرد بێ ئەگەر زۆر خراپیش بێ لێ پەشیمانیم چونکە ئەو کاتەکە کردومە قەناعەتم پێی بووە ئەمان ئیمڕۆ دیارە بیرکردنەوەکو و جاران نی ئیسا پێم خراپە ئیسا بیشکرێ من نایکم لە ئێستادا بەڵێرەوە بڵێ کاک حامی ڕۆژانە لێرە و لەوێ لە ڕاگەیاندنەکان و لەلایەن کەس و کاری گیراوانی شەڕی ناوخۆ باس لەوە دەکرێت کە پێویستە هەریەک لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان چارەنووسی ئەو گیراوانە ئاشکرا بکات لە کاتێکدا یەکێتی و پارتی بێدەنگن وەڵی من نازانم بۆ بێدەنگنەنا من ڕێیم جایە من پێم وایە نازانم پارتی و یەکێتی حەقی ئەعلانی کردم من خۆم بۆ خۆم قەناعەتم وایە هیچیان نەماوەنەوە شخصی خۆت بڕات وایە بڕوامانێ هیچیان ما بێمانەوە ڕێی شخصی خۆمە ڕێی یەکێتی نیە ڕێی حامی بەڵێ وەکو بزانی بەرپرسەکانی تر چڕایەکیان هەیە بۆچی قورساییەکی وا دروست ناکەن کە چارەنووسیان دیاری بکرێ بەمان و نەمان
والله جاوە شتێکی ترەخۆ زۆر لە ئیعلام و لە کۆبوون و شتەکانە باسەکرێت من پێم وایە بێ سەرکردایەتی کورد یەکێتی پارتی بە تایبەتی دانیشتن جوابێکی مقنع بدەن بەو خەڵکە کە چیان پێاتە بۆی ئەو کێشە کۆتایی پێ بەڵێ گەربینە سەر باسی پێشمەرگە وەکو ناوێک وەکو کەسایەتیەک دەزانین تۆ لە 1976 پێشمەرگەیت و لە مەفرەزە سەرەتاییەکانی پێناسە چییە بۆ پێشمەرگە؟ وڵی پێشمەرگە پێناسەی من بۆ پێشمەرگە گەورەترین شتە پێشمەرگایەتی طبعاً هیچ شتێ لە شەهید بوون گەورەتر نییە چونکە ناگەڕێتەوە لەوانەیە بۆ نمونە مەسئولێکی ئیمڕۆ ڕۆژە لە ڕۆژان تووشی هەڵا بێزا بۆ نمونە شۆڕشی ئەیلوو زۆر کەس بوو پیایی تێکۆشەر و شۆڕژگەر بوو دوایی احترام بۆ ڕابردوەکان هەیە بە خاینی سەریان ناوە بلای من پیرۆستترین شەهید و خانەوادەی شەهید ئەوە یەک پێناسی من بۆ پێشمەرگە نەوعی هەبوو ئێمە ئەو ڕۆژانە کە ئەو خەڵکە کە ئاهات بۆ پێشمەرگا بۆ پێشمەرگایەتی ها ئێمە کە بووین بە پێشمەرگەوەکو بۆم باسکردی مەفرەزەیەک بووین سەرکرایەتی ناوخۆ 80 دیناری داینی ئەو کاغبەختیار لەوانەیە گوێی لە مقابلەکەمی 80 دیناری داینی یەک ساڵ پێمان و کۆبوونەوەمان کرد تەسفی حسابمان کرد بزانین چۆنمان خەرج کردە 2 دینارمان پێ مابوو زۆر عادی بوو بەلامانەوە خەڵک گاڵسا بۆ نمونە برادێکمان هەبوو شەید بوو ناوی کاکفاتێ بوو تەنزیم و ڕۆژێک گاڵتەی بە من کرد ئەو 2 دینارەمان پێماوە برادران تیان با بنێن بۆ هەڵەبجە هەنێ پارەمان بۆ بێت لە بیرمە دە نامەمان نووسی بوو 10 کەسمان دیاری کردو بە تایبەتی بۆمان نووسی بوون کە یارمەتیمان بدەنێکی 10 دینار شەید فاتح چوو بوو نازانم پێم وایە دیسا 40 دینار بوو هێنامەوە وە کاک مەلابەختیاریش پەیوەندی پێوە کردبین کە لەگەڵ قارک و کۆی و خۆعافریکا و جەمیل مەلانسفا قسەی کردە دوو تفەنگیان هەیە بۆمان بنێرن بۆ ئەوەی بتوانین مەفرەزەکەمانی پێ تەقوێ بکەین کە هاتووە گاڵتەی پێکردی باشەمە خەی شۆڕشێوەی کرد تفەنگی خارگوکوی و جەمیلی مەلانسفا و پوڵی حاج محەمەدی بامەکی و حاجی بارام و یەکێکی و کاکشی عەلیش بانگەکەم شتێکم بۆ بنووسێ شۆڕشێ مەخی شۆڕشێوەی کرد نە پارەتان هەبێ و نە تفەنگتان هەبێ و نە هیچتان هەبێ و نە نانتان پێ بێت و لەو ئێمە کردمان ئێمە قەناعەتمان بۆ بوو کە ئەبێ شۆڕش بکەین و سەرکەوت بەڵێ کاک حەمید پێشمەرگە بەو شێوەیە دەستی کرد بەڵام لە ئێستایا دەبینین ئەو قوتسیەت و پیرۆزی جارانی نەماوە پیرۆزیەتی بۆ نەماوە بە قوربان ئێستا پێشمەرگایەتی بووە بە مەسڵاحەت خەڵک فەقیرە خەڵک تێتاعینە بێ بە پێشمەرگە لەبەرەوە 600,000 بۆنێ 300,000 بۆنێ 200,000 بۆنێ بۆ بژێوی عایلەکەی ئەمە من ناڵێم پێشمەرگە ئەبێ بە پێشمەرگەی جاران ئەمان پێشمەرگە لای من ئیساشەر پیرۆزە و ئەم پیرۆزی ئەبێ وای لێ بکەینە پیرۆستری بکەین بەچی پیرۆستریەکەین بێن ڕێکی خین تەنزیمی کەین لە وەزارەتی پێشمەرگا تەواو تەنزیمی کەین بژێوی ژیانیان باش بکەین تەدریبیان پێ بکەین بیکەین بەجێشێ بۆ مستەقبەلی میلەتەکەمان ماهەی دڵخۆشی بێ جێش بێژەشی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام من بەڵگەم هەیە بۆ ئەوەی کە پێشمەرگە و قوتسیەت و پیرۆزی جارانی نەماوە برادێک گێڕایەوە وتی کەسێک لە کەسێکی پرسیوە هیچی شێکت نییە و توێتی نەخێریجی شێکم نییە توێتی هەر پێشمەرگەیەکیش نیت ئەوە ڕاستە ئەمە بۆچی ینی بۆچی ئەوە یەکە پێشمەرگە ئەوە لێرا و لەوێ ئێوەمانان باستان کرد و زەمتان کردە خەڵکیش وای پێڵێ نا پێشمەرگە بەلای منە پێشمەرگە بە خوێنی خۆی ئیشی بەیانی بۆ نمونە حەملە بوو لەسەر کەرکووک من و تۆ چوون بۆ کەرکووک یا پێشمەرگە چوو بۆ کەرکووک پێشمەرگە زۆر گەورەیە زۆر گوناه بەڵام ئەو هێزانەی بڵێ ڕێک نەخراوە بڵێ نامنەسەما بڵێ جوان نییە بڵێ ئەوانە هەموو قوبوڵە ئەمان بڵێ پێشمەرگە بۆ نابی بە پێشمەرگەوە نەسووکی ئەسڵ من پێشمەرگەم لە حیاتی خۆم بەلاوە پیرۆسترە چونکە بەس پێشمەرگە توانێت کوردستان پارێ ئەو ناتەرتیبیەی هەیەکە چۆن ڕێک بخرێتەوە ئەو ناتەرتیبیەکە هەیە بە قوربانەوە ئێمە لە حیاتمان وڵات نەبووین ئەوەتەی هێشین ئەچەوسینەوە خەڵک 200 ساڵە 500 ساڵە 1000 ساڵە دەوڵەتە من لە ئەوروپاوە یەمەوە یا جەناب و یەی تۆ لە ئەوروپا شتێکە بینی ئەبێ کوتومت و کوجێشەکەی ئەمە کوجێشەکەی ئەمریکابی بابە نە دەوڵەتمان بووە نە لەسەر پێی خۆمان وەساوین نە ئیمکانێتمان هەیە تا ئیساشم بە تازە خەرکە باشوێ پێشمەرگەیەمانی 400 هزاری هەیە کە هیچ کارمەندێکیەوە لێرا بە 400 هزار ناژی
بەخوربان پێشمەرگە ئەبێ بژێوی ژیانی باشکان نەچێت سایق تەقسی بکانە دوێ بە دوای کرێکاریا بگەڕێ نەچێت حەماڵی بکە ئەمە ڕاستە شێوازی وەرگرتنیشیان شێوازی وەرگرتنیە بێگەند بە ڕێی من ئەبێ مالیت بگیری ئەبێ مالیت بگیرێ بۆ پێشبیسە بوو ئەوروپا بۆ کە مەکتەبی تاواکرە بێت 200 عسکەری بکە خزمەتە اینجا پێشمەرگە لەمە دواوا بێتانێ هەمووی لەسەر ئەساس وەرگیری ئەوەی کە هەیە من بۆ خۆم ڕێیم وایە ئەوەی کە پیایی تێکۆشەرەکە هیلاکە حەقەیتر خانە نشین کرێ دانیشێ دەمی لێ مەکەنەوە ئەمڕۆ حکومت 1000 کەسی وە بێ حساب خانشین کرد کاکە خوێنیدا بۆ بێ حسابە شەهید بووە برای شەهیدە پێشمەرگە بووە مانوو بووە یعنی تۆ بۆ حەسوودی دێتێ غیرەکەی لەوەی کە پێشمەرگەیەکی قڕبەسەر مانی بە 300,000 بە 400,000 شەهید بوێ بڵێ خەی لە وڵاتەکەی خۆم بەعس ئەی کوشتم ئێساکە پێش حکوومەتی هەرێم تێبژێوی ژیان بۆ من سۆگەرەکە بەڵێ کاک حامید وەکوەوەی ئێوە یەکەمین مەفرەزەی سەرەتایی بوون زۆر جار قسە لەسەر یەکەم فیشەکە کرێ تۆ تەقانوتەیان کاک محەممەدی حاجی مەحموود من ئەگەر بێتە سەر تەقان کە هەمە تەقان دێتی ئێمە وەکو پێشتر پێموتی بەرنمەیەکمان هەبوو کە ئەچوونە دیەکۆ تەوزیع بووین یەکی قسەیە کرد نان کۆکەرەوە هەبوو حرەسیش هەبوو ئەو شەوە من حرەز بوو کاکە حەمە و کاک عەلی شیعە بەڕەحمەت بێ نانیان کۆ کردو کە هاتنەوە کە حەمە هات بۆ لای من دوکانی هەبوو پیانە و دوکانی حای سەواح لە شارەزوو لەسەر جادەخە بوو کاک عەلی شیعە چۆ دوکانەکە نازانم بە چمە بەستێت چوجا کە عەلی شیعە پیاەکی ورد بوو هەموو ئیدارەی ئێمە ئەو سەرپەرشتیە کردو کە مسە لە حەیەها لە دوورە کە عەلی شیعەیان دیت فەنی پێ بوو هاتنتیانەوە چەکدارەوە چەکدارە ویستیان بچنە ناو دوکانەکە بۆ کاک عەلی شیعە من یەکەم فیشەکەم چرکایەمانی ناڵەسا من بڕنەوەکەم بێ و فیشەکانی لەناو بارسە تەماتار شارا بوو ئێساش دەبیرمە هیچ شەید عومەری کامەسەڵەحم بوو لە 5 فیشە کە چرکان مێکیان تەقی ئەوش دوای ئەوە کاکە حەمە دوای ئەوە کاکە حەمە پێنی پێشەوە کە حەمە مەخزنێکی تەقان ئینجاقەوەی من فیشێکی تەقان ڕاستیشە کاک حەمە یەکەم فیشێکی تەقان من بەڵێ باشە کاک حەمید گەر بینە سەر تەوەرێکی تر وەکوەوەی تۆ بەرپرسی مەکتەبی کۆمەڵایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانین ئیشی ئەم مەکتەبە چییە و لە ئێستادا بوونی چەند زەرورە ئیشی ئەم مەکتەبە زۆر زۆرە و بوونیشی زۆر زەرورە ئەم مەکتەبەی ئێمە جارێ پێش هەموو شتێ من فەخر بەو مەکتەبەوەکەم کە بە هیچ شێوەیە دەست لە یاسا وەرناتە و ئەو کارێکی قورس بێ بۆ یاسایی لە دوای حەلکردنیشی ئێمەی دێن بە یاسا و هەتا ئیسا خۆشبەختانە لە هیچ مناقەشەیەک یعنی ئێمە خۆمان داوامان لە یاساکرە چیتان لەسەرمان هەیە ئیعلانیکەن شتێکمان نەبووە بێقانونی بێ و ئەوەتەی ئەو مەکتەبەش هەیە پیاوی زۆر ژیری قانونی تایە سا بۆ نمونە بەس لە ئۆفیسەکەی ئێمە لە ناو مەکتەبە 6 قانونی تایە لە هەموو ناوەندێکاتیاتی باحیسی ئیجتیماعمان هەیە کێشەمان هەیە بۆ نمونە کێشەی مڵداری دوو دێ ئەمە بینی منە ئەوە بینی تۆیە مەساحێکە بەی لەوانەیە مەساحەکە لەسەر خەریتە وان وسلابی ئیسا بۆ نمونە من دایکێ لە کێشەکانەوەی دایان باسی خەم شەشکی سەر و بەشارەتی سەر و بەشارەتی خوار و خاک و خۆڵ جان حاجی ڕقا مەقاتعی بەشارەتە هەیە وای بیرەکاتەوە لەمە هەموو مڵکی بەشارەتە کاکە وانە هەموو دێسنووری خۆی هەیە ئەمە بەکێ ئیزان عرف و عادەت ئەم عرف و عادەتە لە محکەمان نییە ئێمە ئەچین ئەهلی خوبرە بانەکەین بۆ بینی دوودیە کاکە گیان وتزانی ساعات تۆ قیمەتی پیا کردووە بۆ زەراعەت وشتیوە 4 ئەهلی خوبرە بانەکەین لەم لا 4 بانەکەین دوو ڕیکەرن بانەکەین هەردوو لایەن قەناعەت پێکەین باوکە ئەم علامە بینی ئێوە نیە ئەوە بینی ئێوەی دەستی چەکە نەمل یەک و یە نۆ نەپێویستی بە محکەمەوە نەپێویستی پۆلیسە و نەپێویستی بە شەڕەت فەنیشە و ئاشتیان نەکەینەوە هەیە پیاوە کوژێ بۆ نمونە هەیە پیاوە کوژێ ئێمە بەرنمەیەکمان هەیە وەکو مەکتەبی کۆمەڵایەتی هەرچی پیاو بکوژێ بەس دیفاع لە وارسەکەیەکەین کە نەکوژرێت چونکە بێتاوان سا من خۆم لێران برایەکم لە هەڵەبجەیەکێ بکوژێ من تاوانم چی نەپرسی پێکردم نە بەرنامە بڵێ کاک حامی با بۆ تەواوکەم بڵێ پێم مەبڕە بڵێ چونکەەوە ئەهێنێ قسەی لەسەر بکەم ئێمە ئەبێ ئەوە تەسلیم بێ قاتیلەکە
کە قاتیلەکە تەسلیم بوو ئێمە سوڵحی عشیرەتەکەی بووە ئەکەین دوو عشیرەتەکە یەکتری نەکوژن خۆی حساب بۆ نمونە چەندین کەسمان هەیە وڵا پار حەڤە کەس بوو حەڤە خوێنمان چارەسەر کردو و کەسوکاریان دەستیان کردوتە ملیەک ئەمان خۆیان 20 ساڵ و 5 ساڵ و 90 ساڵ حکم بوون ئەوە نەبووە کە کێشەکەی چارەسەر بوو بێ بداتەوە شاخە کێشەکەی چارەسەر بوو بڕایتر نەگیری. بەڵێ کاک حامی لە ئێستادا دادگا بوونی هەیە یاسا بوونی هەیە هەست ناکەی ئەوەی ئێوە دەیکەن دەسوەردان بێت لە کاری دادگاکان دوای ئەم ناوبڕە وەڵامەکە دۆرەگرم بینەرانی ئازیز دوای ناوبڕێکی کورد دەگەڕێنەوە لاتان. باش دەست